ئەمڕۆ لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە سیمای ڕەنگەکان نوێترین پێشاگای ناوەندی حەوڕەنگەیە. ئەم پێشانگایە کۆکراوی کارەکانی ئەو هونەرمەندانەیە کە تایبەت کار بە ڕەنگی ئاویەکەن بەرەمەکانیان لەم پێشانگایەدا نمایشەکەن. لەو بارەیەوە هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لایە. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااو لە ئێوە ئاکام ئێمە لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکەین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن ناوەندی حوت ڕەنگەوە پێشانگایەکی هاوبەش بۆ تەواوی هونەرمەندانی کوردستان کراوەتەوە بە شار و شارۆچکەکانی کوردستانەوە دیارە خۆشببختانە هونەرمەندێکی عێراقیش و هونەرمەندێکی ڕۆژئاوای کوردستانی شار لەم پێشانگایەدا بەشدارە وەک خۆت ئاماژەت پێەیە ئاکام پێشانگاکە تایبەتن بەو هونەرمەندانی کە کار لەسەر ڕەنگی ئاوی دەکەن من هونەرمەندێک لە ڕۆژئاواوە لەگەڵم ئامادەیە پێم خۆشە گفتوگوی زیاتر لەسەر کارە هونەریەکان و بەشداریکردنی بکەین لەسەر ئەم پێشانگایە کات بەشیر بە ئەرێک نەبێت فەرمیتەیەرە. زۆر سپاس بەخێر هاتی چۆن بڕیارتان نابێنە شاری سلێمانی و لێرە لەم پێشانگایەدا بەشداری بکەن. پێشێز سپاسیات مامۆستا بەختیار سعید دەکەم لەسەر بێ داوەتێ بەشداربوونە من بە 10 تابلۆنە تابلۆی من قسەیت کرد لەسەر فلکلۆری کوردی لەسەر جلو بەرگی کوردی ji ber kom dixwazin ew tişta bimîne kes ji bîr neke بەدە تابلۆ بەشداریت کردووە و کارەکانە زیاتر فۆلکلۆری و کوردەوارین بۆچی ئەوەندە گرنگی بە کارە کوردەواریەکان دەدەیت؟ ئەوە لەسەر عاتقی ئەم بین هونەرە دەبێ ئەو هونەرە لەسەر فلکلۆری خۆ کار بکێ ئەو ji ber ku turasêmeye کاتە تا چەند گرنگە هونەرمەندان بەشداری لە پێشانگا هاوبەشەکان نابکەن مهمە هونەرمەندانێکی ڕۆژئاوا کە یەکتە شاری سلێمانی و لەگەڵ هونەرمەندانی تراکارەکانتان بە یەکەوە پێشکەشیەکەکەن لە لای تۆ ئەم کارە گرنگە؟ gelekî baş ku huner hîro em bên tev hev kar bikin ew pêşangida hazir bibin li ger hevdû kar bikin احتكاكك ام بين تشي ببي لغير هنري اي حرشا بارشاي كردستاني حر هنري كي تجربه هي شكي برنجي كي كاردكي او تشتا ام بين او مشاركه الجار هبدو دكن بهدو بين كار هبدو ناس تبن کاک بەشیر چەندەم جارێتی بەشداری لە پێشانگایەکە کا لە شاری سلێمانی و دڵخۆشیت بەم کارە؟ اكيد كيف خوشم كو هيرو از حاضرم لسليماني او يكم جار از تيم لسليماني مشاركه ديكما حزم هيك او دشتا بردوام ببي او كاري هنري ام بين الي كاريك جيره هبي ئێمەش بۆ هیواین کە هاریکاری هونەرمەندانی ڕۆژئاوا و تەواوی کوردستان بکرێ سپاس بۆ هونەرمەند بەشیر موسلیم کە بەڕێزیان لە ڕۆژئاواوە بەشداریان کردووە لەم پێشانگایە ئاکام ئەمە تاوای زانیاریەکان بوو لەسەر پێشانگاکە ئەمڕۆ پاشکاتژمێرێکی تر پێشانگاکە لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە دەکرێتەوە ڕۆژانە بینەران تاکو سێ ڕۆژی تر دەتوانن بە دوو کاتی جیاواز سەردانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بکەن و بەیانیان و دوای نیۆڕوان دەتوانن لێرە کارە هونەریە تایبەتەکانی سەرجەم هونەرمەندانی کوردستان ببینن. ڕێژنە سوپاس بۆ تۆ و میوانەکەت.